بینەرانی زێدە عزیزی کەناڵی کوردستان 24 و بەرنامەی یاد و یادگار دووبارە سڵاوتان لێبێت. خۆشحاڵم لە بەرنمەیەکی دیکە لە شاری سلێمانی هاتوومەتەوە خزمەتتان. میوانێکی زۆر تایبەتم هەیە. ئەوەی لەم بەرنمەیە بۆ من زۆر خۆش و تایبەتە بە دیداری کۆمەڵێک مامۆستای ئەزیز شادەبم کە ڕۆژگارێک تەنها لە ڕێگەی شاشەی تەلەڤیزیۆنەکانەوە دەمبینین، متابعەمەکردن، سەرسام بووم پێیان. ئێستا کاوە شەرەفیەوەم پێ بڕێت لە نزیکەوە بیان دوێنم، ئەمە دڵخۆشیەکی یەجگار زۆرە بۆ من. ئەم جارە من جەنابی مامۆستا عەبدولی حەمەدجوان، هونەرمەند، دەرهێنەر، مامۆستا، وەرزشکار، ماشەڵڵا ناونیشانی زۆر تێ، بەڵام پێویستت بە هیچیان نییە، تەنها ناوەکەی خۆت کافیە بۆ ئەوەی بینەر بزانێ میوانەکەم کێ. مامۆستاگیان زۆر سپاسی ئەم دەرفەتە ئاکەم. من سپاسی واکەم، زۆرتر بەڕاستی دەرفەتێکی جوانە، بەڕاستی کەوا قسەکردن بە تایبەتی لە شوێ ڕەمەزانە لەسەر ڕابردووی خۆمان، لەسەر ئەمڕۆی خۆمان، ئەوە گشتێکی گرنگە. هیوادارم کە سێرمانەکە سوودمان لێ بەگرێت ئینشاءڵڵا. ئەم بەرنامەت وەکو جەنابیشتان ئاماژەتان پێکرد شەوانی ڕەمەزان پەخشەکرێ. پێم خۆشە لە پرسیارێکی ناباوەوە دەست پێ بکەم. لە مانگی ڕەمەزانە شێوازی ژیانت گۆڕانکاری بەسەرایەت؟ وەڵی من حەز دەکەم ڕاستەکەی بتێم، نەوەڵا من هەر وەکو خۆمە چۆن ئاسایی ژیان بەردەم بوو ئاسای بەردەوام ئەتیادی شەوانە دانیشین بەدیا بەرنامەکانی تەلەڤیزیۆنەوە بەم زوو خۆم لێکە، چونکە پیاوەکە پیش بوو هیلاگە بە زوو خەوی لێکە. من دەونی و یانزە بەڕاستی ئەنوم، بەڵام بەیانە زوو هەڵەسم کە هەڵیش سامێکسەر من بەڕاستی یەک ئاەتم هەیە حەزم لە گۆرانیە. عادەتەن کە لە خەو هەڵەسی گوێ لە کێیەکری؟ بۆ خوا من گۆرانیەکان زیاتر گۆرانی کوردیەکان پێشە هەڵەسم کە لە خۆ ڕادیۆکەمەوە، چەند مشتێکەکەم ڕادیۆش بە سووکەمەوە بۆی کەس خەبەری نەبێتەوە. ئێتر بەڕاستی ڕادیۆکەمەوە گوێ لە گۆرانی کۆنەکانەکەم زیاتر. گۆرانی کۆنەکان هەمویان لەگەڵ ڕێزبار کۆم لە گۆرانی کۆن هەیە، خۆش حەزم لێتی لەوەی پیر بین بۆی حەزمە لە گۆرانی کۆنان هەیە. ئێتر حەزیان لە گۆرانیانێک ئەگرم و ئێتر دوایەوە کە نانم خوارد چوومە ژوورەکە، ژوورێکی خۆموانێ زیاتر مسەجل لێم، تەجیل لێم، تەجیل زیاتر گۆرانی کوردی و زیاتر گۆرانی فارسیش لێم. بەڕاستی یەکێک گۆرانیشی فارسیکەوە کەم کەس ناویش ێزانێن لە وڵاتە. محەممەد نووری پیاوێکم مرد بە تەمەن بوو، حەز دەکەم گۆرانیەکەی زۆر کلاسیکیە، مۆسیقا زۆر دەورێکی جوانە بنێتە. ئەوەی لێکم حەز لە گۆرانیەوە بکەم، ئێتر بە دیارەوە وار کەلیمەکە فارسیش فێرم وردەقەریکم فێرم بۆ گۆرانە فێر. بەڵێ بێگومان. لە کوردیەکان عادەتەن ینی زیاتر وا هەستەکەم زیاتر لایەنداری ڕەسەن و کلاسیک بیت. وڵی من خۆ گۆرانی تازەش گۆرانی جوان ناڵم، گۆرانی تازە گۆرانی خراپەتی گەنجی سا حەز لە گۆرانیە. لە ماڵ ئێمە مناڵەکانیم حەزیان لە گۆرانی کۆنانی نییە، ئەڵێت ئۆهۆ تو چیم گۆران نەبڕایەوەنێ. من نازانم تەمەنە، ئینسان بەڕاستی تەمەنە، تەجروبەیە، زەمانێکە و زەمانی گۆرانی قەشەر دەورە بینێت. چەندین گەنجیشمانەیە سەدانیشن بە دیار کلاسیکەکانەوە چێژی لێ. وڵی من بەلام زۆر مهمە تا ئیشە کلاسیک درامای کلاسیکان سێرەکەن. من لەو کاتە لەم ئیشم کرد لە ماوەیە دوو کچی مناڵ هاتن ڕستمان لەگەڵ ماڵی خەڵگاوە بێم قەرزاری خەڵ ڕستمان ماڵە ناوە بێ وتی ئەم بۆ نەوەکان من بەشتا خۆتان نەوەن. نەوەی چی؟ یعنی بەڕاستە ئەوە سامان، ئەوە بەڕاستی سامانە گەنجەکە. من کاتی ئیشم کردووە لەو لە دایکنەوە باشە دایک نەبوو، دایکی دایک نەبووە کەچی حەزی ئیشە کۆنانەیە. من ناڵێم ئیشە تازانە حەزم لێنی، حەزم لێتی حەز هەمووسی وشیەکەم گوێ لەموو گۆرانێ گرم، بەس زیاتر جوانی کلاسیەکان کۆنەکان زیاتر تاسیرم تێکرد. ئەوەندەی ئاگادار بم 2020 ساڵێکی زۆر باش نەبوو بۆ جەنابتان، هەم چیەوەی کە تووشی کۆرۆنا بوون، هەم ئەوەی کە تووشی ڕووداوی ئۆتۆمبیل و وەرگەڕان بوو. هیچی تیا بوو کە چاک و ئیجابی بوو بێ 2020 بەنسبەت جەنابتانەوە؟ من 2020 بەلام وانێ ئەوەی کە زۆر بەلام مشکلە من تووشی نەخۆشیەم، کەس تووشی نەخۆشی لە ماڵەوە ماینەوەنێ ئەلحەمدولیلا نەخۆشیەکەمان بە سەلامەتی برد. دوای هاتم بەرەو بێم بەرەوە هەولێر قەت بۆ ڕێگای نەهاتووم، گۆمەسپانوان نەهاتم بۆ ڕێگای نەهاتم، ڕێگایەکی ناخۆش پێچ بوو کە پێچم کردەوە خۆم سارەکە خۆم بوو
والسيارة هذا بقيس بقرص كريبو أيها مشكلة منه إيوه خوش من گرنگەوەی خزمەتی جەنابی مناڵەکان سەلامەتن خاتون سەلامەتە بەڵێ چەکەم ڕفیقی چەکەم لەگەڵەوان سەلامەت بوون بەلەمە سیارەکە گرنگە بەلامانێ ئێستا تەقلەمە لە خۆتە چاڵی ژەوە جا مشکلەکە بۆ ساغ و سەلیم تو مەسلێکس بە فەیسبوک گەیانم گەرمەگەرم بوو بوون بۆ ئەمە سامس بۆی کاوە نەزانی چیم باتەراتوە کەچی بە خۆت ئێوە اینجا دزانی نەمتوانی بە ئێسعاف بدەن بۆ کۆی بە ئێسعاف بدەن ماڵم بەری نان بە ئێسعاف یانیانەوە خۆشیان بێزانێت بە ئێسعاف بدەن ماڵش بدەنە ئین تەسەورەکەی ماوەیەکی زۆر بەڵام مشکلم زۆر سوپاسی خەڵکم بەزێن خەڵک زۆر عەزیم بوون پەیوەندیان لەگەڵا کردم تەلەفۆنیان بۆ کردم بۆی نەخۆشی خەڵک نەیتوانیت بێ بۆ لام تەلەفۆنی بۆ کردم بەلای منە زۆر گرنگ بوو ئەوە لای من خود هیچ شتێک بیر نەبوو زەر لە مشکلم نەبوو لە بەڵاو ناخۆشی دوور بن مۆستاگیان لە ناو خێزانە کەسێکی چۆنی هێمنی زوو تووڕاوی پەیوەندی لەگەڵ مناڵەکانە چۆنە ئێستا بووی بە باپیریش ماشەڵڵا شش نۆم کچەکان دوو کچەمە لە چۆن دەجامعە نەوەکان من پچکۆلێکمانەیە ماڵ لەگەڵ مای زۆر خۆشە ئەم تازە چۆتین ئەم شەبانە ساوتی وڵام من باب عەبدوڵم خۆش ناوتیان بۆ وەڵای کوڕیەوەی چکەم خەویا باوەشم بۆ چۆن باوەش کردوەگیرە هاتووە بەسەراگرم من زۆر بەڕاستی زۆر بەنەوەکانم شادمانم چکە بەڕاستینەوە یعنی بوونی تۆیە چەند بوونی بەڵام لە مەگەر کوڕەزا و کچەزا بەقەدەر کوڕ و کچی خۆشەویست ڕەنگە زیاتریش زۆر خۆشەویستە یاڕێ هەموو بیبینن بینە ببینێت ئەوە بینیشی تێزانە تا بیچەنێ ڕاستە سروشتی خۆت زوو تووڕابی زووڵەتی یا با بڵێم بەچی هەڵەتی بەخوا من بخوا خراپە ئەوە چونەم زۆر خراپە جا برادەرێکمێ لە کۆمەڵ سا سەرکی کۆمەڵا کاک شەماڵ ڕێگەمە قسەمەکەم گەڵێم کە عەبدوڵ و شیر وایە زوو هەڵەتی و زوو من لە خۆمەوە ئەزانکی بەتایبەت دوای ئەو نەخۆشیش کاریگەری زۆر لەسەر ئاسایب من هەیە هەستەکەم تووڕەبوون بۆتە بەشێک لە ژیانم زۆر کە لەگەڵم قسە ئەکەن لە ماڵەوە بەتایبەتی لە دەرۆنە لە دەرۆ تەبیعی لە ماڵەوە بزات تشکە ماڵەوە بکە دەرۆ ناوێت تووڕەبیت بەڕاستی دوای فیشەکە پێوانێ لە ماڵەوە نازێک هەیە لە دەرەوە وڵات من حرمەتمەوە دا بۆ سەحبەت دەڵێم فیشەکە تەوان لە ماڵەوە ئەڵێ بوا تووڕەبیت نەخۆشیە ئاسابی تێگاو بۆی ئەملیاتۆ چی بکەم تەمەن درێژ بین ئینشاڵڵا باشەبی کەمتر لە دەقەیەکمان لێرە ماوە وردە چین پیاسەیەکی ناو شارەکەین حەسەکەم بزانیانی لە بەرامبەرە بە چ جۆرە تەبیعەتێت بێتاقەتەبی بێزارەبی حەز ناکەی تەعاملیان لەگەڵ وڵی من یەک حەز ناکەم خەڵکێکە خۆی بەزل بزانێ حەز ناکەم معاملە لەگەڵ بکەم ئێتر هەر شتێک فەنانە کەسە حەزم لیان نییە نەک بۆ جوازێت نییەوە سیفەتێکە لە خەڵکە خۆی بەزل بزانێ نەبێ من حەزم لێ نییە مامۆستا لەسەر بەخسەیەک لەسەر ناوەکەش بکەین خەڵکە وازانێت ناوی ڕاستەقینەی تۆ عەبدوڵی حەمەجوانە ئەزانم لە شوێنی دیکەش باست کردووە حەزەکەم بزانم یعنی ناوە تەواوەکە چییە و بۆچی حەمەجوان اینجا حەزەکە منیش زۆر جا پرسیارم لێ کراوە وەڵڵی با بینەری ئەمەش من حەز ئەەکەم ئەمە تەقریبەن هەچی تەلەڤیزیۆنەکانی کوردستانی بە زۆربیان زۆریان لە سانەوەیان زیاتر مقابلم کردو باسی ئەمە کراوم ڕاست من تەبەن ناوم خەڵک ناوێنەوەم عەبدوڵی حەمەجوان کە باوکم من ناوم عەبدولکەریم محەممەد تۆفیق ئەو حەزەکەنجا کاتی خۆی کە مناڵ بووم لە دایک بووم باوکم زۆری پێ ناو منە سەرچەوە حەزێوە باپیرم نێشتی با بۆ دیار گوناحاوە وە کفرەوە ناوێکی دینی نییە ئەبێ عەبدولکەریم بێتر عەبدولکەریمێتر بۆ عەبدولکەریم بەڕۆشە بەڵامێتر مەگەر سەیری تایتڵی شەفەنیەکانم کە هەتا جەنای فەدیشەتاوی پێ سەر و تێلەکە کۆنەکان تا هەفتا حاتیش بە ناوی عەبدولکەریم محەممەد تۆفیقەوە ڕاستەقینەوە ڕۆیشت ئێتر خەڵک وردن بۆ بە عەبدوڵی حەمەجوان خۆشەوە بە چوومە دایرە ڕۆشنبیری دوای ساڵی 92 لە 1992 کە حکومەت هێرم دروست بوو
ئەم عەبدولکەریم محەممەد تۆفیق ئەنگۆچی نایناسن تا من عەبدولی حەمەدجان ئێستا بە ناوی عەبدولی حەمەدجان زۆر ناسام بۆ جەمناسی وەش باوکم خۆی بۆی حەمەدجان بۆ خێزانەکەش مناڵەکانیش بێت هەر هەمووی سار بەلدای لەقەبەکەی خێزانەکە بۆ بە جوان بە شوێی شانازیەوە تەمەەن باوکم زۆر جوان بە سوورسپی بۆ لە نویست شۆ بەخوا لەترێ ماوە ڕەش نە ماشەڵاتان لێبێەوە بەگەنجی ئێستا شەر قۆز بوون هیوادارم قۆزی مهم نییە ژیان تۆ چەند خزمەت بە خەڵکەوە مهمە ئەوە جوانی ئینسان ئەوەیە جێ دەستت ئەوە زۆر مهمە باشە لە شوێنێکی ژووتە بوو 1970 زۆر پەلم بووە خێرا و سەرگیریم کردووە و ژنم هێناوە بۆ پەلەت بوو یاد ئەو کەسەی خۆتە دویست دەرکەوت و هات بۆ ئەو قەرارەوەیە زانی چۆنە قەزی حەزەکە بکات یەکشت حەزەکەم بڵێ بڵێ ژیانی من بە گەنجیش بۆ پڕێک کە جەنەم فەتیشم کردت ئێشتا خێزانم دروست نەکرد بەڵێ ئەنی بەڕاستی خەڵکێکە بۆ حەزی کردو مەسەلەن پەیوەندیم لەگەڵا بکە بەڵام من پەیوەندیم بەلاوە گرنگ نەبووە فەن بەلام هونەرەکەم بەلاوگەن بە هەموو کەس من داخۆ من ساز بە خۆم ناڵم هونەکرد هونەرمەند تەنها هونەرەکەی نییە ئەبێ لە هەموو ڕۆیەکە هونەر بێ هونەرمەند بێ من بەڕاستی زۆر بەلامەوە کەتی کە خێزانم دروست کردووە کە بۆ مامۆستا دەربەنگی خان پێویستم بۆ خێزانمە بێت وەکە خێزانم توکە کچی پوری خۆم بووە بڕاتە هیچ پەیوەندێکم لەگەڵا نەبوو هیچ پەیوەندێکی سۆزداری مێڵ دایم پێی شۆ بووین بەڵام لەگەڵ حەزم کرد و هێناوە وێساش چەند ساڵە بەختەوەرم لەگەڵا هەچەند زوو لەشم توو ڕابێ تێڕوانینت بۆ خۆشەویستی چیە مامۆستا وڵا خۆشەویستی لە ئێستاە هەیە حەزەکەم قسەی تۆی لەسەر وەرگرم بۆ گەنجەکان من حەزەکەم خۆشەویستی بێت خۆشەویستی ئینسان قوتسێتێکی جایە ئەبێ قوتسێتە پارێزێ ئێتر کچە کوڕە دایکە باوکەت خۆشەویستی بۆ زۆرشە بۆ وڵاتە بۆ مشتێکە خۆشەویستی قوتسێتی تیانە بوو ڕاستی تیانە بوو واسی لێبێنم هەیە من داری گەنجەکانەکە خۆشەویستیەکە لەگەڵ هەر کچێکە لەگە پێگە هیوادارم بگەنە ئەنجامێک ڕاستە ئەمڕۆ ئیمکانێتی ئینسان ئیمکانێتەکەم بەڵام بگەنە ئەنجامێک کە ئەنجامەکە ئەنجامێکی پیرۆزە بێگەشتن هاوسەرگیریە بە هاوسەرگیری زۆر مهمە ئەژنان بەڕاستی تو قوتسێتی خۆشەویستی لەوایە تۆ بگەی بە نەتیجە قوتسە لەوانێت تۆ تەنها خۆشێ من تۆ کەشخی ئەو کەشخە بێ خۆ نە ئەوە شتێکی غەڵەتە ئەوەی کە بڕ کارساتانی کە ڕووی ئازوری کارساتان بریتێ لەو حاڵەتانە من کە پێم ناخۆشن من کە حەزم نەکەم خۆش بێت بە بەڕاستی من عیلاقەم لەگەڵ برادەرێکمە هەیە عیلاقێکی خۆشەویستێ دایک و باوکمە عیلاقەکان کە سوکارەکەمە لەگەڵ ماڵەوە عیلاقێکی خۆشەویستیە باشە دیسان گلەیەکی دیکە کە لە گەنجەکانمانەکرێەوەیە کە پەیوەندیەکی زۆر پتەویان لەگەڵ دایک و باوکیان نەماوە هێندەی پەیوەندیان لەگەڵ مۆبایلەکانی دەستیان هەیە هێندە پەیوەندیان لەگەڵ دایک و باوکیانی حەزەکەم بزانم لای جەنابتان مامۆستا دایک ئێستا لە ناو باخچەی دایکیشین فورسەتە باوک چ پێگەیەکی هەیە لای جەنابەت وەڵی من کە لە کیسە چۆزانی چ پێگەیشێ باوک دایک و باوک چ پێگەشێ من دایکم نەخوێنەوە باوکم نەخوێنەوە بووە تەسەڵ کە من عادادیم تەواو کرد تا بۆ ئەم باسیەکەم تەواو کرد ئەوختە پێنجم تەواو کرد دایکم بەڕی بۆ سەر باوکمەتی مەڕێ بۆ چی سەبرەتی بۆ عەبدول دەرچوو تی بوو لە پۆلی چەنە ئەو نەیزانی پۆلی دایک مەزانی کو دایکم نەخوێنەوە متابعە کردی لە مەکتەبە باوکم نێژ کەسمنس باوکم سایق شانازی بەس باوکمەوەکەم کە سایق بووە ئەرچێکی کورد بەخوا نێژ کەسمان فێری سیارە بین ئەو نابێ سیارە بن بۆ ئەگو من ئەزام و ئازاریش سیارە چی و ئازاری ئەشکەنجی من چیە کتان نەفەرێ سوارەکەم تا خەڵکێکیان گەێنم بژێک لەبەر ئەوە نێشت من بەڕاستی مەساڵی 9 فێری سیارە بووم لە وەزیفە ئارە بەخوا کەس من هەموو مناڵەکان کە گەورە بووین چون وەزە اینجا فێری سیارە بووین بەداخواتر ئەوینەوە ئەوە بەڕاستی ئەوە زۆر گرنگە لای ئینسان من داوای لێ بردن ئەەکەم اینجا من کاڵم اینجا باسی موبایلەکە تۆ لە ماڵ دانیش چی بۆ ماڵێک لە ما بێت تەلەڤیزیۆنەکەش بکوژێنیتەوە بۆ جۆ لێکی کاکە بجۆ لە معنەتێکی کەچی بەداخەوانێ دانیشێ لە ماڵەوە یەکسەری خەریکیوانەکە دانیشتەوە خەریکی هەمویان یەک و دوانش هەمووی خەریکن من جاریوە تووڕە من کاکی بۆ چاتم بەلایکاتە ئیشم بەلا ئێوە چێ کاتم جالانی مەجلی ساڵێن کە دەسەکە هەر لەگەڵ دانیشن سەبەتێکی بچکۆلەیە نەموو مۆبایلەکان کۆکەنەوە بێوای لێ بکەین کاکە ئەزانی ئەمە کۆمەڵگا ئەمە بەرە دوا بوون ئەم یاریسە یاریەکە پۆلجی نازەم چییە پۆبجیە نازەم بەخوا ئەوەندەی کات و سعاتی گەنجی کوردی کوشتووە خێزای لە خێزان لە یەکتی کرد تا تا لە پەیوەندیان کە مناڵیان نەماوە لەگە خێزانیان نەوە بۆ ئەم یاریەوە بەداخەوە مامۆستاگیان چ شتێکی قۆناغی سەرەتاییت هەیە کە چەند کات تێپەڕێت هەر لە زاکیرت ئەمێنێتەوە قەت بیرت ناچێتەوە
بمبورە برینێک بێت والله من لە کاتی بن لە سەرەتاییە بووم من یەک مشکلم بوو من وەختە بەڕاستی خەڵک فەقیر بوو پارەی سەی نەبوو من ڕۆژان دەفرسمە بوو دەفرس ئەم دەفرسان بر بۆ مەکتەب لە سێشەمەوە پارەم خەرج ناکرد لە سێشەمە ناچوو محاندش مناڵێن پارەکەم کوکرا ئەو بۆ چل فرس بۆ بچم بۆ سینەما جومان لەو کاتەیە لەو کاتە ئینشا سەفرێک کە زۆر تایسا داخە لە دڵما سەفرێ پارەکەم لای خۆم کردن و تەمایەتێکم چم بۆ حانوتە خەرجیکەم لای کوڕێکی ڕەفیقم کۆم کردەوە جمعە بۆ یەک بۆم نەمدۆزێت جمعە ئەو فیلمەنێکی چوو بۆ خۆم دەبتێن تا ئێستاش داخە لە دڵما لە مناڵیشە زۆر حەزم لە هونەر ئەکرد ئیجا ئێمە ساڵ لەم سلێمانە ساڵانە پێشەنگا ئەکرایەوە پێشەنگای ئەنواشتێک پێشەنگای گەورە زۆر مهمە کرایەوە مەکتەبەکانش بە جگە بە شانۆگەری مشارەکەیانەکەن مەکتەبەکانی سلێمانی وەکو میهرەجان و فستیڤاڵی ساڵانە کەرچی جوان زۆر کە ناخۆش و حەزم لە تەمسیلە کرد مامۆستای مەیدانەنا تۆ اختیار نەکرد گەورەکانی دانا هەتا ئێستا لە زاکرەمە زۆر دایم این بیرم ناچێتە بیری یەکەم وانێ ئەوەی کە زۆر ناخۆشە زۆر جا باسم کردووە لە زاکرەمە تەلەبەی چواری سەرەتایی بوون چوار دەکەر و کارڕژنگە مام گەورەتر بێ من بەڵێ ئەوە زۆر باجار باسم کردەوە خۆشە حەزەکەم وڵا بینەر بێت تاقەت نابێت وڵا لێوە ڕۆشین منی مناڵ بووم چون دابن لە جادی ئەتڵسی لەمە ئەتڵسی لێبوو لەکەر و مغازەیەکی دارکەمەوە ئەوتە مغازایان نەگوم بۆ گوێنەوە بەڵێ سێم کات مەکینێکی سینەمای هەیە ئەجوڵێت بێ قسەکرد ئەجوڵێت مامە گیان مناڵم بە قورا ئەو بۆکە بای دوو ناردی بوو تی بۆ دەکڕم ئەو بۆکردن لە بین بوو بەزاکە بۆی بەڕاستی مناڵم هەستم کرد بەڵێ وەریەگری بەس کوش بێ ڕابواردم هی ناکرد هاتم بۆ سلێمانی کە ڕێکی خۆمان گەڕشی گاوران بووین ڕێزم بۆ گەڕکی بەسیەکان بێن گەڕکی گاڕکاتە ئێمە لەیا بووین وەڵی ڕۆف حەسەنم بان کرد ڕۆف حەسەن ئەدی کاک ڕۆف دەمان ڕۆف گیان بەتەمەشتە چیوە باشە ڕۆف حەزی لە شوێ دوێشە ناریش بوو وەڵا هەتا بە خەتی سونی سینەما ئەتەز نامانە چلی هەفتاینەوە بەم زوانە سینما ئەتەز دەکرێتەوە چلی هەیە هەفتاینی بۆ هەڵماسی پۆستەر زمانی مەلیشیە شوێعی مەمنوعە وەڵای سوودفە قەڵباڵکەشکە کۆڵانەکەیەوە کە ئەو ئەنیا میرەشە سوورانە کەم خەڵک سەیریە کرد مەهمی بۆ خەڵک سەیریە کرد پۆستەر ڕەنگەکە پۆلیسەکانەوە وتی ئەمە چێ نووسێتی وتیان وتیان ڕۆب نزانشتاوە نووسێتی ڕۆی پێ ڕۆڤگردی بۆ سەجن مەخفەرەکە لە چێ لە سامکەنا بوو ڕۆژی پێنجشەمە جمعە خوێنەوە لە مەخفەرەکانە ماوانەکە ڕۆژە بە ئیجازە وەڵام چوو خۆم شاردە ماڵی جناو کەس نازانێ ئەمەی نووسراوە چییە چوو ماڵی بردی هەمووی نەکەی نەکرد بردی کە خۆیان چوو خۆم شار لە گۆزە و دیزەی گەوران و ماڵەکە وڵاتت کابڕێژ عرفا بوو لەگەر 6 پۆلیسات بە شێوە 6 پۆلیس وایزانی ئەخۆ چیان کرد بەڵا هاتە بەدایک وت کاکە حەمەڵا عەبدوو لە شتێکی وای کردەوەتی بەرێ خۆمی چیر ناکەم ئێمە مەخبەرەکە بەڵا هێنا هەر لە کۆڵانیەتون لیان ناوم بەشە قوڵی لێ خەردوان لە تەوەرێتە حەبس کرد لە ئەو دەسا هەتا کابراایەکی مفەوەسا خوێن سەرتاوانێکە نەتان ئەینا دی بابە بەدە ئای سینەما کردی حیزبی شوێ بۆ خاتری خوا ئیتر بەریان نێن یعنی بەڕاستی ئەوە قەت لە زاکری منە قەت دەرناچێ ئەو مۆزوع مامۆستا ئەو هاوڕێیانەی کە لە ئیتر لە 68 و 69 کارت لەگەڵ کردوون چ خوا لێ خۆش بوو مامۆستا عوسمان شێوار بێ مامۆستا هەرەز یادی بەخێر و تەمەنی درێژ بێ ئینشاءالله حەمەڕەشی هەرەز ئەوانەی کارت لەگەڵا کردوون لەم دواییانە با بڵێن لە دوای 2000 و پێشتریش دیسان خوا لێ خۆش بێ مامۆستا حسێن مسری کە خۆت لە شوێنێ باسیەوەت کردبوو کە ئەوەی بێلانە و بێناسە ئەمانە کێت زۆر نزیکت بوو کێ ئێستا زۆر نزیکە لێتەوە لە هاوڕێکان لە هونەرمەندەکان بۆخوا من یەک ئاەتمێخ هونەرمەند خەڵک زۆر لێ نزیکە چکۆرە بەرەوەی حەزم بە هونەر کردووە حەزم بۆ کردووە ئەمنەوەی تازە ئەمنەوە پێکات حەزم کردو دایم دەستی دەستگیریان بم پارم نوێ بم لە دایرا بووم هەوڵم بۆیاون لە دەر لە کۆمەڵا هەوڵم بووە هەر شوێنێک بیشیان بووم بێ بۆم جێبەجێکردن حەزەکەم شتێ بێڵە من هاوڕێم زۆر بووە هاوڕێ مناڵیم زۆر بووە حەمەر شێرز بەسەنێ چێ لە هاوڕێ مناڵەکان لە چواری سەرتای پێکۆ عوسمان چێوار خوا لێ خۆش بێ عوسمان چێوار ئەو هاوڕێم بووە بیدایەتی سەرتای هونەرمان پێکەوە کردووە مستەفا ئەحمەد جگەلەوە عەلی توانای خوا لێ خۆش بوو ئەمانە کۆمەڵێک کەسی دڵشان مەریوانی
ئەوانە ئەنی وابوون شەوانی لە ماڵ یەکتی نووسین بەتایبەتی من و چێواری خوا لێ خۆش و شەوێ لە مەمە شێر ماڵیان بوو دڵشامەشی دڵشامەریوانی بەخوا شەی وابوو لە ماڵەوە یەکەم شێع یەکەم بڵێن کتێبی شەریکە دەرکردووە ئێمە دیماکو لەگەر عەبدوڕەزاق وەرزەریەوە من تەرجێمان یەکەمی شێری بکە یعنی خۆشەویستی عیلاقمان قەت لێکدا نەبراوین ئەوختار سەشدار هەبوو زانی بۆ خۆمەچی بە سەشدار بۆی من ینی تێبینیەوەم کردووە میوانەکانیشم بە تایبەت ئەوانەی لە نێوان دوو سەدەیە ژیاون ئەوەی ڕابردووەوی ئێستا یادگاریەکی هێجگار زۆریان لەگەڵ سەرچنار و ئەو کاتەی کە لە ناو ئاوەکە و لەوێەوە بۆ نمونە مامۆستایان مامۆستا عوسمان عەلی مامۆستا عەلی مەردان یادیان بەخێر لەوێ گۆرانیان وتووە خەڵک کۆبووتەوە بە مناسەبە و بەبێ مناسەبە کاکە یادگار سەرچنار نییە تاکە مەسیب و دووریش و نزیک نەبوو خەڵک بەسیارە بڕۆگەستانە بوو اینجامی مەلەوانی من فێری مەلە بوو لە سەرچان فێری مەلە بوو لەوێەوە لێ فێری بوو سەرچار ئەوانە بوو سانستا دەستکاری کراوە ئەتر یعنی بەڕاستی ژیانێکی سادە بەڵام هەست ئەوە بۆ باسم کردنی ئینسان هەستی بە فەقیری خۆی کرد من هەمیشه هەستم بە فەقیری کردووە قەت ئینسان من ئێستاش دایم بۆ لەگەڵ کەس نییە بڵێ من لۆزم ئەم سلێمانی دەڵمە زۆر کەمتیا بوو با پێم باوکم کە دەستیش کردو پاری باش دەستکەوتووە بەڵام من سۆرینە لە یەک ئاستا ژیان جیاوازیە جینایەتێکە ئەوەنە زیاد و بەرز نەبوو زۆر کەم بوو زۆر فراغەکەونە گەورە نەبوو زۆر کەم بوو باشەوە من دایم وتومە دوومە شانازی باوکمە کە باوکم سایق بوو شانازی پێوەکەم بە نانی سایقی گەورە بووم دایم هێستا شەی شانازیە لەبەر شانازی پێوەکەم کە پیا مهم ئەوەیە مهمە خۆی پێ بگا دەبن بەسەم باوکم باوکی فەقیر بوو ئەلحەمدولillah من و ئەو براکانم توانیمان هیچێکمان شەید بوو هیچێکمان دەو دانیمان کاش تاوسێ ڕۆژ بوو ئەوش بە حەسیار ڕۆژ دوانمان ماوێن ئێتر لەگە خوشکێکمان ئێتر مهمە توانی بێتمان خزمەت بە خەڵک هەر ئەوە مهمە تەمەنتان درێژ بێت وانیش ئەوەش مهمە خوا لێیان خۆش بێت جەنابتان لە 1970 تا 90 وەکو مامۆستایەتی کارتان کردووە چالاکی قوتابخانەکان و وەرزش و ئێستا لێوانت لەگەڵ وەرزش و وەرزشکردن ئێستاش سەری یاریەکەم ئێستاش بەناو بە دیاری و دانیش ئەندەری چی هەڵبژاردە و چیاسم لێ بێنەوە من ئەندەری کەشفی ناکەی کەشفی ناکەم کەشم کردو شوێنەکەم کەشفی ناکەم من یە قسە حەزەکەم شتێک بڵێم من پێشەوە مامۆستاژم وەرزشکار بووم خەرچی ئیشیواری وەرزشم کردو بەس کە بوو مامۆستا تقریباً 22 ساڵ مامۆستای وەرزش بووم ساڵی دوای ڕاپەرنی کە حکومەت یارم دروست بوو بچوو بە ڕۆشنبیری ئەویش چوە وەرزش و هونەر بوو بۆیە ئەی ناکرد ئاخری کە جیاشیان کردەوە من هونەرەکەمە بژات بەڵام من پێڵم کادرێکی وەرزشی بووم بە حکم بوانی کە ببرادنەی کەوا لە وەرزشای چیان کردو لەگەڵما باشۆ یەکەم ئەوەشم بەرنشی یەکەم بەرنامە وەرزش لە تەلەڤیزیۆن ساڵی 90 تەلەڤیزیۆنی کوردستان کە دای تەلەڤیزیۆنەکانە یەکەم لەگەڵ خوا لێ خۆش بوو هەڵگورد عارف لەگەڵەوە ئامادەمانەکە من پێشکەشمە کرد و ڕزگار کەمال یادی بەخێر ئەوش تەسویری بۆکردن هەشبانکردن بەرماگە وازم مهمە پتم بەرنامەی وەرزش بچێتە ناو کەناڵش نێوانت لەگەڵی هەیە وەڵا هەنیوانەکەم حەسەیەکەم حەزم لێت زیاتر متابع و ئەمەم حەز لێتی بەقەرە بدرێ هەر بژی مامۆستا من لە کۆتایی نزیکە بمەوە چەند بروسکە پرسیارێکم هەیە حەزەکەم بزانم چیت هەیە بۆ مامۆستا حسێن میسری کورد حسێن میسریش کە دروست ناکات حسێن میسری کورد دروستی ناکات کابرایکی نەخوێنەوار گەورەی خوێنەوە بڕواتێ بەقەت دکتۆری جامێ خوێنەوار بوو بە شەرتێ مەکتەبی نەخوێنەوە ئەمە شارەزا بوو ئەمە خوێنەر بوو هەموو بڕواتێ هەموو ستایلەکانی فەنیێزانی بەداخەوەی جسمان چوو خوێندنەوە چەند گرنگە بۆ گەنجەکانمان و بۆ ئەوانەشی بە تایبەت لە بواری هونەراکارەکان فێربوونی زمان چەند گرنگە بۆ خۆیان من یەکشت بەرامە زۆر کاگادگەشتێ زۆر گرنگان خوێندنەوە من تا ئێستاش خوێنمەوە بەم تەمەنا خوێنمەوە من قەت بە مۆبایلش سێرشی ناکەم ئیلا بە کتێب بەداخەوە جانەی بە کتێبخانەی گشتی خەپڕ بوو لە خوێنەوار ئێستا خوێنەوار کوردستان جریدە کتێب دەرەچێ کەس نایخوێنێتەوە بەداخەوانێ بەڕاستی من داوای گەنجەکانی بخوێنە خوێندنەوە زۆر گرنگە زۆر گرنگە من یەکشتی کە حەزەکەم من خەریجی هیچ خەرجی ئەکادمی مەحەدم ئەمە گرنگە ئەوە هونەرەکەتە بە ئەکادیمیش لە ناو دۆخەکە نەبوو هونەرەکەم بەقەر خۆمە بەقەر بەساتی خۆ خەس منەت بەسە کەسانەکەم ئێمە هونەر بۆ خەڵکەکەین خەڵ لێماگە ماڵی خەڵکەوە بێ بەڕاستی من حەزەکەم من ئێمە دەستمان پێ کردووە کە کاتێک کاتی سێک هونەر بەحرێکە لە بەحر کۆتن دیراسەکردی دیراسی هەموو کام بەڵام من سپاسیوانەکە لەم ئەکادمی مەحەدا ئیشەکەن بۆی کە مامۆستاکانیان تەلەبەکانەکە خوێن دەرەچن سقلی فەنی خوانەکە بەڵام من
بەڕاستی توانی من لە دەرەوەی حاڵەتە بتوانین شتێ بخوێن و ئیسفادەی لێ بکەین زۆر ئەوە مهم چ سیفەت و تایبەتمەندیەکی خۆتت زۆر بەدڵە هیچ تایبەتمەندیەکی خۆت تایبەتیم نییە من تایبەتمەندیم چکۆ ژیان بریتە ژیان بریتێ لە ژیانی زۆر ئەوەندەی ئێمە تێبینیمان کردووە یەکێ لە تایبەتمەندیە زۆر جوانەکانی جەنابتان سادەیە بە قسە نابێ با من بێڵێم بە قسە نابێ با ئێمە شایەتیەکەت با بە قسە نێڵێ من ئینسان تا سادە بێت تا بەسیت بێکەمە کە زۆر بێتاقەتە بی دەردەدڵ بۆ کێیەکەی هەچیت من تەکسێت دەدڵەکە بەکەم دەردەدڵی خۆتەکەی